نوری نەمر. بڵاوبوونەوەی سوو. ڕۆژێک دێت سیستەمی سوخۆری و فایز تا دەتوانێت بڵاو دەبێتەوە. تەنانەت ئەو کەسەش کە خۆی مامەڵەی پێوە ناکات ناتوانێت خۆی لێ ببوێرێ و تۆز و پڕیشکەکەی هەر بەردەکەوێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی مبارەکیدا ئاماژە بۆ ئەم پەتایە دەکات کە بە یەکێک لە گەورەترین نەخۆشیەکانی ئەم سەردەمەمان هەژمار دەکرێ و ڕۆژ لە دوای ڕۆژ ڕەهەندە ترسناکەکانی لە پەرەسەندندایە. ليأتين على الناس زمان لا يبقى منهم أحد إلا أكل الربا فمن لم يأكل أصابه من غباره. ڕۆژگارێک بەسەر خەڵکیدا دێت کەسێکیان تێدا نامێنێت سوو نەخوات، هەر کەسی ژنەی خواد ئەوە تۆزەکەی بەردەکەوێت. فەرمودەکە سەرنجبان بۆ لای دوو خاڵ ڕادەکێشێت. یەکەمیان بەهۆی ئەوەی کە سەرجەمدارایی و سامانی دەوڵەت لە بۆتەی سووەوە بەدەست دێت و دەستگا داراییەکان بانک بن یان بانک نەبن لەم ڕۆوە وەک یەک مامەڵە دەکەن، ئەوە مرۆڤ هەر چەندێکیش هەستیاری بنوێنێت بە دڵنیاییەوە پشکی خۆی لەم پەتا گوێزراوەیە کە سەر تاپای ژیانی تەنیوە بەردەکەوێت، واتە چەند پڕیشکێکیش بەر ئەو دەکەوێت. ئەوەندە هەیە مرۆڤ لەوەها هەلو مەرجێکدا تەنها بەنیەتی قورتاری دەبێت و نیازی دڵی دەبێتە پەناگە و داڵدەدەری. دووهەمیان لە زمانی عەرەبیدا تەپ و تۆز پیاپژان واتایەکی تریشی هەیە. کەسانێک سوخۆری دەکەن، ئەوانش کە ئەم کارە ناکەن بەر تەپ و تۆزەکەی دەکەون. لە کاتێکدا چینی سەرمایەدار لە ڕێگەی سوخۆریەوە سەرمایەکەی خۆی گەشە پێدەدات، چینی هەژاریش بە هەمان شێوە بێنەوا و کەساز دەبێت. ئیتر بەم شێوەیە تەپ و تۆز و هەرای ململانێ و چێشمەچێشمی بێ ئامانی نێوان ئەم دوو چینە کۆمەلگا هەراسان دەکات و ڕۆژێکیش دێت دەگاتە ئاستێک هەمووان بێزار دەکات. پێم وایە هەموو ئەمانە هاتوونەتە دی و لە هاتنە دیشدان. ئەوە تا ئەو لایەنانەی کە ئەم فەرمودە پیرۆزە بە هەردوو ڕووەکەیەوە ئاماژەی بۆ دەکات ئێستا بە هەموو قێزەوەنیەکیەوە لە بەرچاوی مرۆڤی ئەم سەردەمەدایە. بە جۆرێک خەریکە بڵین دامەزراوەیەکی بازرگانی نەماوە کە ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ بە سوو خواردنەوە تێوە نەگلابێ. هەرچی بازرگانی هەیە لە جیهاندا گشتی لە نێوان جەڕ و بێچەکانی ئەم جۆرە بیرکردنەوەیەدا هەڵدەسوڕێ و تێگرای دنیا مامەڵەکردن بە سووەوە هەروەک ئاڵوگۆڕی شمەک و درا و بەکارێکی ئاسایی دەبینێت. سەروەری هەردوو جیهان صلی الله علیه وسلم هەرزوو ئومەتەکەی لەو قەیرانە ناهەموارە ئاگادار کردەوە کە لە ئاکامی سووەوە بەرۆکی مرۆڤایەتی دەگرێت و هۆشیاری دانێ کە زۆر وریایانە هەڵسوکەوت بکەن و نەکەونە ناو پەنگاوی سووەوە. بەڵام وەرە ببینە کەوا ئەمڕۆ جیهانی ئیسلامی تاوەکو بیناقاقای لە نێو زەلکاوی سوخۆریدا تێناوە و وا دیارە هیچ نیازێکیشی نییە لێی بێتە دەر. ئەمە سەرڕای ئەوەی کە ئیسلام دینێکە جەنگی دژی سوو ڕاگەیاندووە. خۆزگە موسڵمانان هیچ نەبوایە بەشێکی ئەو دەربڕینە هەڕەشە ئامێزانەی قورئانی پیرۆز لەمەڕ ئەم بابەتە تێبگەیشتنایە و لەو دەربەدەری و پەرێشانی ڕزگاریان بووایە کە بەهۆی سوو خواردنەوە دووچاریان بووە. ئەو دەمەی ئیماندار خۆی دەشارێتەوە. پێغەمبەری ڕەحمەت درودی خوای لێ بێ لە فەرمودەیەکی تردا کە ڕەوشی ئەمڕۆمان بە وێنەی تابلۆیەک دەخاتە پێشچاو دەفەرموێ: يأتي على الناس زمان يستخفي المؤمن فيهم كما يستخفي المنافق فيكم اليوم. ڕۆژگارێک دادێ بەسەر مەردومدا ئیماندار لەناو خەڵکیدا خۆی دەشارێتەوە هەروەک چۆن ئەمڕۆ منافق لەناو ئێوەدا خۆی دەشارێتەوە. لەو سەردەمەدا دووڕوو چۆن هەڵسوکەوتی دەکرد، چ ڕێگا چارەیەکی دەگرتە بەر بۆ ئەوەی پێی نەزانن. ئیتر بە هەمان شێوە مرۆڤی باوەڕداری شەروەک ئەو ڕەفتار دەکات و ناچار دەبێ خۆی دەرنەخات و پەرستشەکانی بێنهێنی ئەنجام بدات تا بەشکوم بەم شێوەیە بتوانێت پارێزگاری لەو پێگەیە بکات کە لە کۆمەڵگەدا هەیەتی ئەگەر ناژیانی لێتاڵ دەکەن. ذهنیەتی ئەم شەرخوازە زاڵە جێی کەسانی باوەڕدار و پاکداوێنی تیادا نابێتەوە. ئیتر بەم جۆرە بوارەکانی کارکردن و بەشێک لە پلە و پۆستەکانی دەوڵەت بە تەواوی بەڕوویاندا دادەخرێن و لە نێو کۆمەڵگادا بە چاوێکی سووک و بێ ئەرزشەوە لێیان دەڕواندرێت. فەرمودەیەکی تریشەیە جەخت لەسەر هەمان لایەن دەکاتەوە. فیتنەگەلێکی ئەوتۆ دێتە پێش، وای لێ دێت مرۆڤ لەبەر نوێشکردن عیبدار دەکرێ، هەروەک چۆن ئەمڕۆ ئافرەتی داوێن پیس عیبدار دەکرێ. جاکاتێک عیبدارکردنی ئافرەتی داوێن پیس دەشوپێنرێت، ئەوە لەسەر بناغەی ڕەچاوکردنی بنەما و نۆرمە کۆمەڵایەتیەکانی ئەو سەردەمەیە.
ئەگەرنا لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئەمڕۆ وشتە قێزەوەنە نەک هەر بە عەیب و ئابڕوچوون دانانرێت بەڵکو بە تایبەتی لە هەندێک ناوچەدا وەک کار و پیشە تەماشا دەکرێت. جابەدەر لە ماوەیەکی زەمینی دیاریکراو ئەو ڕۆژانەش دێن کە تیایدا خەڵکی تەنها لەبەر ئەوەی نوێژ دەکەن سوکایەتیان پێدەکرێ و وەک ئەوەی کارێکی ئابڕوبەریان ئەنجامدابێ دەستی تۆمەتیان بۆ درێژ دەکرێ و لە ژێر ستەمی هێزە شەرخوازەکاندا دەناڵێنن. ئیتر لە هەلومەرجێکی وادا باوەڕداران بە شاردنەوەی ئیمانەکەیان ئەم بەڵایەیان لە خۆیان دوور دەخەنەوە. نەود لە تاڵەقان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ: ويحا للطالقان فإن لله فيه كنوزا ليست من ذهب ولا فضة. دەستەواژەی وەیح لە زمانی عەرەبیدا بۆ ئەو مژدانە بەکاردێ کە ئاوێتەی بزەیەکی تاڵن. ئەوە تا کاتێک پێغەمبەری خوا هەواڵی شەهیدبوونی حەزرەتی عەمماری ڕاگەیاند هەمان دەستەواژەی بەکارهێنا و پێی فەرموو: وەیحەکە یا عەممار، هەرچی تاڵەقانیشە ناوی ناوچەیەکە لە قەزوین کە بە چێڵگەنەوتیەکانی ناسراوە، کەوا بێ ڕاوەی فەرمودەکە بەم جۆرە دەبێ: موژدە بێ لە تاڵەقان، خوای گەورە لەوێدا چەندین گەنجینەی هەیە کە نە ئاڵتونن نە زیو. جابۆیە لەوانەیە لە داهاتوودا چەندەها کانی کانزاییتر بە وێنەی یۆرانیۆم یاخود ئەڵماس بدۆزرێنەوە، بەڵام هیچ کام لەمانە ئەنجامەکە ناگۆڕێت، چونکە سەروەرمان عەلەیهی سەڵاتی وەسەلام باس لە گەنجینەیەک دەکا کە لە ڕەگەزی ئاڵتون و زیو نییە. ئەمە وێڕای ئەوەی کە ئێستا ئەو کانزایانە دۆزراونەتەوە. ئیتر تەنانەت ئەو نەوتەشکە لە تاڵەقان دەردێت تەزدیقی پێغەمبەری خوا دەکات و جاری ڕاستی و دروستیەکەی دەدات. شوێنکەوتنی ئەهلی کتاب. جیهانی ئیسلامی هەنگاو بە هەنگاو بست بە بست شوێن نەتەوەکانی پێشخۆی واتە مەسیحی و جوولەکەکان دەکەوێت و لاساییان دەکاتەوە. تەنانەت ئەگەر یەکێک لەوان سەر بکات بە کونی بزنمژەیەکیشدا ئەوە مسلمانانیش چاوی لێ دەکەن و سەر دەکەن بەو کونەدا. نوری دیدە سەروەرمان حەزرەتی محەممەد مستەفا درودی خوای لێبێ بەم دەربڕینە پوخت و پڕواتایی خوارەوە ئەم ڕاستیەمان بۆ باز دەکات. لتتبعن سنن الذين من قبلكم شبرا بشبر وذراعا بذراع حتى لو دخلوا في جحر ضب لاتبعتموهم. قلنا يا رسول الله اليهود والنصارى؟ قال فمن؟ بەجۆرێک شوێنەتەوەکانی پێشخۆتان دەکەون و لاساییان دەکەنەوە، بست بە بست و هەنگاو بە هەنگاو شوێنیان دەکەون. تەنانەت ئەگەر ئەوان سەر بکەن بە کونی بزنمژەیەکدا ئێوەش هەمان شت دەکەنەوە. هاوەڵام پرسیاریان کرد کە ئایا مەبەست لە ڕستەی نەتەوەکانی پێشخۆتان مەسیحی و جوولەکەکانە؟ پێغەمبەری خوش دەوەڵامدا فەرمووی: ئەی دەبێت چیتر بێ؟ حاڵی حازر بارودۆخی ئێمە و سەرجەم جیهانی ئیسلامیش لە بەرچاودایە. ئەوە تا زۆرێکمان کەسایەتی خۆمان بزر کردووە و دووچاری قەیرانی ناسنامە بووینەتەوە. حاڵمان بە دەربڕینی فەرمودەکە هەروەک حاڵی ئەو مەڕەسەر لێ شێواوە وایە کە لە نێوان دووڕانە مەڕدا هەر لە هاتوچووندایە. ئەمە وێڕای ئەوەی سەرجەم ئەو هۆکارە نەرێنیانەی کە ڕۆژانێک دەوڵەت و ژیارەکانی تریان ڕووخاند و لە ناویان بردن و ئەمڕۆ هەروەک ئەختەپوت لە هەر چوارلاوە ژیانمانی تەنیوە، کەچی ئێمەش بەدەم سەرسامی و چاودێکەریەوە وا دەزانین ئەم داوی مەرگە شاڕێگەی نوێگەری و شارستانیەتە. بەڵێ لە هیچ کام لە سەردەمەکاندا هیچ گەل و نەتەوەیەک بە ئەندازەی چاولێکەری ئێمە بۆ خۆرئاوا ئالوودە و مەراقی چاولێکەری و لاساییکردنەوە نەبووە. ئەمڕۆ لە جیهانی خۆرئاوادا هەر تازەگەریەک بێتە مەیدان بەبێ داواکردنی پەرلەی گوزەربوون یەکسەر لای ئێمە پەسەند دەکرێ و لە خێرایی ئەم پەسەندکردنشماندا پێش زۆرێک لە وڵاتە خۆرئاواییەکان کەوتوین. ئەمە لە کاتێکدا کە پێغەمبەری خوا تەنانەت لە ورترین بابەت و ئەو باسانەشدا کە بەلاوەچی دەبینران پێچەوانەی ئەوان دەجوڵایەوە. جا هەر چۆنێک بێت نامانەوێت دەرگای ئەم باسە بکەینەوە، چونکە تەوەری بابەتەکەمان ئەوە نییە، بەڵام ئەو ڕۆی ئێمە دەمانەوێت هەڵوێستەی لەسەر بکەین. هەوڵدانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێش چەندین سەدەبەر لە ئێستا لە هەموو ئەو ڕووداوانەی کە لە داهاتوودا ڕوودەدەن. کاتێکی ژوادە و وەرزی دیاریکراویان دێت دەقا و دەغوە خۆیان دەردەکەون. بەڵێ هەموو ڕووداوەکان لەسەر زاری مبارەکی ئەودا لەسەر شێوەی مزگێنی و ئاگادارکردنەوە خۆیان نمایان دەکەن. اینجا کە کاتی دیاریکراویان دێ دەبنە زمانێکی پارا و شایەتی لەسەر سیدق و ڕازگۆیی ئەو دەدەن.
سێهەم ئەو هەواڵە غەیبیانەی پەیوەندیان بە لقە هەمە جۆرەکانی زانستەوە هەیە. لەم بەشەدا کورتەیەک لەو فەرمودانەی پێغەمبەری ئازیز درودی خوای لێ بێباز دەکەین کە دەربارەی لقە جیاوازەکانی زانست فەرموونی و دەبنە بەڵگە لەسەر ڕاستبێژی ئەو سەروەرە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 14 تا 15 سەدە بەر لە ئێستا وتەیەکی فەرمووە لەو ڕۆژەشەوە تا ئێستا لقە جۆرا و جۆرەکانی زانست کە سەرقاڵی لێکۆڵینەوەی فەرمایشتەکانی ئەون چەندین هەنگاوی گەورەیان بەرەو پێشناوە و قۆناغی سەرسوڕهێنیان بڕیوە. کاچی سەرنجام دەبینیت ئەو کەڵە زانایانەی کە هەریەکەیان بە پێشەنگ و شارەزای بوارەکانی خۆیان دادەنرێن لەسەر زمانی زانستەکانیان تەزدیقی ئەو زاتە دەکەن و جەخت لەسەر ڕاست و دروستیەکەی دەکەنەوە. بەڵێ تا ئەمڕۆ تەنانەت تاکە ڕستەیەکیش لە وتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەمەڕ ئەم بابەتە بە درۆ نەخراوەتەوە. لەلایەکی ترەوە سەرباری ئەو هەموو مادە پەرستەی کە سەریان بۆ زانست و تەکنەلۆژیان نەوی کردووە و لە خزمەتیدان کەچی ئەو زانست و تەکنەلۆژیا لەگەڵ ئەو پێشکەوتنە مەزنەشیدا پشت لە هەمویان دەکات و لە ڕێگەدا بەجێیان دەهێڵێ و ڕوو دەکاتە پێغەمبەری خوا. ئیتر بە ئەدەب و ڕێزەوە لە بەرامبەر ئەو زاتەدا ملکەچ دەوەستێ و تا دەنگی بڕ بکات دەڵێت سەدەقتە. جاخۆڕی تێنەدەچوو کە بە جۆرێکی تر بووایە چونکە ئەو نێرداوی حەقی پەروەردیگارە. لێرەدا هەوڵ دەدەین هەڵوێستە لەسەر چەند نمونەیەکی هەڵبژێرداو بکەین. توێژینەوەی زانستی بابەتەکەش دەسپێرینە ئەو کتێب و بڵاوکراوانەی تایبەتن بەو بوارە. نوری نەمر